باشە با بینە سەر هۆکارەکانی داشکانی نرخ لە داهاتوودا کە ئەمڕۆ بە تایبەت بەس ئەوەی کە پەیوەندیدار بوو بە گاز دوێنێ گاز هەرزان ببوو بەرمیلی گاز 220,000 210,000 بۆ ئەمڕۆ دیسان بەرز بوو کەوایە نرخەکان یاری دەکەن نرخەکان سابت نین بۆ ماوەیەکی درێژخاین بەڵام بنزین ئەمڕۆ ڕووی لە داشکان بوو هۆکارەکان دەخینە ڕوو بەڵام میوانێکم هەیە سیروان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر کاک سیروان بەخێر بێت ماندوو نەبێ فەرموو لەگەڵم بە بەخێر بێت گرافیکەکە بخەینە ڕوو زەحمەت نەبێ من دەمەوێت باس دەوە بکەم ینی وەزارەتی سامانە سروشتیەکان وتەبێژی حکوومەت باسی لەوە کردووە کە هەموو مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان 31 ملیۆن دۆلاری ئەمریکی تەرخان کردو بۆ ئەوەی نرخی بنزین لەوەی کە ئێستا هەیە زیاتر بەرز نەبێتەوە یعنی دعم دەکە بنزینی 690 کە تەسیری زۆرە لە بازار ئەکید تاکسیرەشی زۆری کردی لە بازار ئەوە تەک 690 دیناریەکە ئەو نرخە تەنها بۆ تەکسی و پاسەکانە بابرێن بەس بۆ هۆڵی گشتەکانە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە ملیۆنێک لتر بنزینی دابن کردی بەس تەنها بۆ تەکسی و پاسەکان باشە کاک سیروان 690 بوویتە زێر یعنی بوویتە شتێکی نایەب خەڵک هەموو دەرێ ئەو 690 تا ئەمە کۆمپانیایەکە هەری هەولێرە دروستی دەکە حکوومەتی هەرێم وەزارەتی سامانە سروشتیەکان بە 650 دەیدات بە بەنزیخانە بۆچی ئەمە کوالیتی زۆر باشە ئەوە گرانتریشە کوالیتی وها باش ئەو 690 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان دامنێت لەلایەن کۆمپانیای کارەوە دابین دەکرێت ڕۆژانە ملیۆنێک لتر ئێستا ئەو ملیۆن لترە تەنها وەکو باسم کرد تەنها بۆ تەکسی و پاسەکان و بابرین بۆ هێڵە گشتەکان بەش دەکە بەڵێ بەش دەکە بە تەواوی کوردستان ڕۆژانە ملیۆنێک لتریان دابین کردێ بۆ باشترە بۆ باشترە بنزینی کار بنزینێکی باشە کوالیتەکەی زۆر باشە حکوومەتی هەرێمی کوردستان بە 670 دینار ئەیدا بە بەنزیخانەکان بە 690 دینار دەیفرۆشنەوە باشە ئەمە بنزینی بڵێ ئەوە 1 ملیۆنە ئەوە 2 ملیۆن لتر 2 ملیۆن لتر دیسان وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 2 ملیۆن لتر لە کۆمپانیەکان پاڵپشتیان دەکا هەروەکو جەنابەت باس کرد ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە ملیۆنێک دۆلار تەرخان کردووە بۆ پاڵپشتیکردنی سوتەمەنی بە تایبەتی لۆکەرتی بنزین لێرە 1 ملیۆنە 690 بنزین باشترە لێرە 2 ملیۆنە ئەوە هەر 3 ملیۆن دەدەینەکە ئەو 2 ملیۆن لیترا لە چەند کۆمپانیایەکە دەکردنەوە لە بازاری حکوومەتی هەرێمی کوردستان دەیکڕی و دابەشی سەر شارەکانی دەکا و لە ڕێگای بەڕێبەرایەتی دابەشکردی نەوت و کازەکان دابەشی سەر بەنزیخانەکان دەکرێتن کوالیتی ئەو 800 دیناریە کوالیتێکی وەکو 690ەکەی باش نییە هەچەند ئەو چەند ڕۆژە باشتر کرایە هیوادارین باشتر بکرێ هەروەکو پێویست نییە بنین نۆرماڵێکی دەرەجیەک وەکو بەنزیخانەکانی هەولێر و هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بنزینە نین کە کوالیتەکەی ئۆکەی بێ ئۆکتانی 89 لۆ نۆهەتیە تەنها ئۆکتان نییە بنزین مۆنی هەیە سلڤەری هەیە ئەوانەی سلڤەری زۆرە و مۆنەکەشی کەمترە لێیە ئۆکەی دەرەجیەک 100% نەخێر 100% نییە باشە بەس خەڵکێکە خۆی لەگەر یعنی دەگونجاندەکە لە 50 لتری بەڕاستی ئەمە بابچینە سلاتی دووەم بەڕێزان بابزانی هۆکارەکانی داشکانی نرخی بند ئەمڕۆ داشکا بوو بەڵێ بنزین ئەمڕۆ ئەگە بین باسکەین بنزینی نۆرمال لەگەر پێش دەژن لتری 200 دینار دابەزیوە 200 دینار ئەوە کاک سیروانە بەرپرس سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێرە دەڵێ ئەمڕۆ بۆ 1 لتر بنزینی نۆرمال ئەمڕۆ باسی ئێستا دەکەین سبەینە چەند ڕۆژە دابەزیوە بەس ئێستا لەگەر پێش دەژن لترە نزیکەی 200 دینار دابەزیوە لە پێش دەژن بوو لە پێشەژن لتری بە 1300 و 320 و 330 بوو لە بۆرسەی هەولێر هەروەکو جەنابتان ئەمڕۆ چوینە ناو بۆرسەی هەولێر لتری بە 1100 دینار 115 دینار بوو زۆر باشە پەیامەکە گەیشت تەمان ئەمە هەڵگرتنی ڕوسومات ئەمە خودی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە هەوڵەکانی ئەوە داوای کردووە لە تاوای دەواازە سنووریەکان ڕسومات نەمینێ ڕسومات کێشە بوو پێشتر ئەمە زۆر سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 15 مانگی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتەکانی ڕاستبار هەم بە پاڵپشتیکردنی دارایی بۆ بنزین هەم هەڵگرتنی ڕسومات لە هەموو دەواازەکان ئێستا هەموو دەواازەکان کراون هەموو ڕێگاکان کراون بۆ هێنانی سوتەمەنی و بە تایبەتی بنزین
بەڵام بەهۆی گرانی بنزین لە دەرەوەی هەرێمی کوردستان بازرگانان ناتوانن بنزین هاوردەی هەرێمی بینە سەر ئەو خاڵە باشە بین ئەو هۆکارەکانە یەکەم جار 31 ملیۆن دۆلار حکوومەت دام دەکا بۆ 690 بۆ 800 دیناری ئاگادار بن بەغدا نەماوە نەڵێنەوە لە بەغدایە دێ ئەوە هەموو ئیمکانیاتی هەرێمی کوردستانە هەڵگرتنی ڕسومات دووەم هۆکارە سێم هاوردەکردنی بنزین ئەمڕۆ زانیاریم پێگەیشت بنزینێکی زۆر لە ئێرانەوە دێتە نێو هەرێمی کوردستان تا ئێستا نەهاتووە ناتوە بریارە بازرگانان بیهینن بەهۆی چەند ڕۆژی ڕابردوو ئەگەر سیر بکەن لە ڕێنە تا ئێستا نەهاتووە هیچ بنزینێک نەهاتووە بەڵام ئەو مەوادەی کە بنزینی پێ دروست دەکرێت ئەوە هەیە لەگەر نەفتەی تێکەوی دەکەن هەر ئەوەیە تا ئێستا بنزین نەهاتووە باسی بنزینی عەفوم کە باسی بنزینی حکوومەتی عێراقت کرد پێشتر بڕە بنزین لە حکوومەتی عێراقدا بەڵام لە 2/5 ڕابردوو هیچ بڕۆی بنزینێک لە حکوومەتی عێراق ناتوە باشە لە ئێران دێیان نا هەتا ئێستا دیار نییە بازرگانان هاوڵ دەدەن من ئاگادارم یعنی ئەوە تاون لەحزە ئێمە کە قسە دەکەین نەگەیشتووە بەڵام نەگەیشتووە ئەگەر بێ ئەکیت هەرزان دەبێت باشە زیادکردنی بەرهەمی ناو خۆی کاکە من ناوی کۆمپانیا نایەنم کۆمپانیاچی تازە بەرهەمی خستۆتە ڕوو دەڵێ من سوپەرم هەیە محەسەنم هەیە نۆرماڵم هەیە تەسیری لە بازار کردووە هەروەکو پێشتر باسمان کرد پێش ئەوەی بنزین نەبێ کۆمپانیای لاناس ئێمە ناوی دێنین بە خۆشحالیەوە ڕۆژانە 2 میلیۆن لتر بنزینی دەخاتە بازار بنزینەکەی لە نۆرمالیش باشترە ئۆکتان نزیکەی 94 تقریبان وەکو باسمان کرد بنزینەکەی وەکو مەحسەن وایە بنزینێکی زۆر باشی هەیە هیوادارین بەس نۆرمال باشیان هەمووی باشە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیق لەگەر کۆمپانیای لاناز بکە لۆ ئەوەی ئەو 800 دیناری کە لە کۆمپانیەکان کرد لەگەری تەنسیقە بۆ دابەشکردنی بنزین زۆر باشە بنزینی قاچاقیش دێ لە دەوروبەری وەکو قاچاق نمە ئێستا چکە ڕێگەکان هەموو کراوەنە ینی بە پارە دێ دەڵێن دەگوترێت یاری لە هەندێک شوێن ئەو خاڵە هیمال دەکەیت چووکە من هەندێک لە کاسبکاران گوتیان تکایی برازیمەکە با کێشەمان بۆ دروست نەبی بەڵام بنزینی قاچاقەیە پێداویستی ناوخۆ بۆ بنزین لە نێو هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باز لە 6 میلیۆن لترمان پێویستە بۆ هەرێمی کوردستان نزیکە بەس هەولێر سەرەوەی 3 میلیۆن لتری پێویستە چکە هەولێر تەمەشا بکەین نیوەی سیارەکانی هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان لە بابن لە پارێزگاری هەولێر بە هەموو قەزا و نعیەکانیوە زۆرترین ئۆتۆمبیل لاوت سلێمانی 2 میلیۆن سولەمانی بەڵێ نزیکەی 2 میلیۆنە 2 میلیۆنە و نزیکە میلیۆنە و 200,000 لتری پێویستە کەوایە ئێستا احتیاجەمان هەیە ئێستا ئەو احتیاجا ڕۆژانە 3 میلیۆن لتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە باش بووم دابین کراوە بە 690 و 800 دیناریەکەی باقیکت کە لەلایەن بازرگانانەوە وەکو باسمان کرد بازار ئازادە لەلایەن بازرگانانەوە دابین دەکرێت و دابش سەر بنزین خانەکان دەکرێت لە بیرمان نەچێ کاک سیروان هەندێک بەنزیخانە دەڵێن بە 800ە لە خەڵکیان شێواندووە دەڵێن حکومی نییە قسە لەسەر دەڵێن کوالیتی خراپە لەگەڵ ئەوەشدا دەمەوێت هەر چەندە کاتم کورتە بەنزیخانەیەکی یەکجار زۆریش سزا درراوە خۆشبەختانە لە هەولێر باسی هەولێر دەکەم ئێمە بەڕێبەرایەتی دابشکردنی نەوتی هەولێر و دابشکردنی نەوت و کانزاکان ڕۆژانە سەردانی چەندین بەنزیخانە دەکەن تەنسیق لەگەر قامەتی هەولێر هەر بەنزیخانەیەک بەنزینی کوالیتی خراپ بفرۆشی ئیجراعاتی لەگەر دەکرێت و ڕۆژانە چەندین ئیجراعاتەکە زۆر توندیان لەگەر دەکرێت بەڵێ جۆرێک لە بەنزیخانەکان بە ناوی بەنزینی حکومی 800 دینارێکە بەنزینەشکە دەفرۆشن بەڕاستی جێگای داخە ئەمە هیوادارین ئەو دیاردەیە نەمینێتن دەستخۆشی لە بەڕێز پارێزگاری هەولێر و دابەشکردنەوت و کاوزناکە دەکەن کە ئیجراعاتی توندیان لەگە دەکات ڕۆژانە سیروان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر کاتی خۆت بە ئێمەدا زۆر سوپاس بۆ جەنابتان و بینەرە